ئەم بەیانە کاتژمێر 10:50 خولەک تەقینەوەک لە کۆگایەکی بچووکی ئەمە ڕوویداوە کە تەنها تەقەمەنی تێدایە. ئەو تەقەمەنیانەش زۆری لەوانەیە کە بەکار نایەت شیاو نییە بۆ بەکارهێنان. هەندێ لە زیانی گیانیمان نەبووە، تەنها پێشمەرگەیەک لە کاتی دوورکەوتنەوە لێنەکە بریندار بۆیش بە تەقینەوە نا بەڵکو بەکەوتن قاچی ئازاری گەشتووە و یەک دوو سیارەش زیانیان پێگەیوە سوتاون. زیانی کەمان نییە و هۆکارەکەی تا ئێستا نازانرێت چییە، لیژنەی لێکۆڵینەمان پێگەێناوە هەر کاتێکیش کە گەشتینە نەتیجەیەک ئەو کاتە بە ئاشکرا ڕایەگەێنین کە هۆی تەقینەوەکە چی بووە. ئەمەوێ گلەیە بکەم لە ڕۆژنامەنووسان لە هەندێک لە ڕۆژنامەنووسان بەڕاستی کارەساتێکی وا شتێکی وا ڕوئەدات ئەبێت حسابێ بکەن بۆ شڵەژانی خەڵک، حسابێ بکەن بۆ ئەوەی کە ئەم جۆرە ڕووداوانە چۆن ئەگەیەنن بە بینەر بە بیسەر. هەندێک لە کەناڵەکان نووسیوانەکەەوە و تەقینەوەی لە بارگای هێزەکانی هەفتا بووە ئەمە شڵەژانێکی گەورەی دروست کرد ناو شاری سلێمانی و لە دەرەوە و لە دەرەوەی وڵاتیش سەدان پەیوەندی کراوە لەوەی کە لە هێزی هەفتایە تەقینەوە بۆ بەداخەوە بە ئەم گلەیە بەناو گلەیەکەمان لە کەناڵی ڕووداوە. نوعي شيء